بسپور ناکوکی ناودولتیش استرالیا الباشر سیدنی دید گلمه دابیتن سبارت بوان کارودان نها هنه اروها دورپیچا کوبریار امریکا بخیت سر گریوا هرمزه آیا تا چند سرکفتی بیتن و کشانده چاره سرکت برای احمد یاسری تو بخیرات جبو کردستان بسیار گلک خوشحالم دست به که لگوری و خواندنا هوا جبو رفشه کریه یعنی اف دورپیچا کو امریکا و ترامپ بحث دیکتن دیا سرکفتی بیتن یعنی چاره سریا وان کارودان آبوری دیکتن اوان کن حال جهان درست کرینه والله انا لا اعتقد ذلك، انا لا اعتقد ان هذا من صار وای بۆ ناسم کە ئەم گەماڕۆیە کێشەکە 400 دەکات لە گەڕی هورمز چووکە دەزاندرێت ئەمە پێویستی بە سەربازیە پێویستی بە چارەسەری سەربازیە بەڵام چارەسەری سەربازی زۆر ئاستەمە زۆر مەترسیدارە چونکە ئێرانیش توانای وەڵامدانەوەی ئەم هێرشانەی هەیە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی ئەم شوێنی کە گەروی هورمز تێدا هەڵکەوتووە ئێران زیاتر شارەسەیە کە وەڵامی هەر هێرشێک بداتەوە لەم ناوچەیەدا بەڵام من وای وەرسەکە گەمارۆ لە قۆناغی ئێستادا بە شێوەیەک سەرکەوتو نابێت بەڵام سزادان یاخود کوشارکردن بەسەر ئێراندا ئەمە ئەستەمە لە ئێستادا من لەگەڵ ئەوەدەم ئێران لە گەروی هورمزدا توانایەکی زۆری هەیە توانای سەربازی هەیە توانای وەڵامدانەوەی هەیە هەروەها سنووری هەیە لەگەڵ پاکستان سنووری هەیە لەگەڵ تورکمانستان لەگەڵ وڵاتانی تورکیا و ناوچەکە سنووری هەیە لەم گەروەدا بۆیە ئەگەری هێزی سەربازی زۆر ئەستەمە لە ئێستادا و زۆر مەترسیدار دەبێت بەڵام پێویستی بە سیاسەتە کەواتە پێشبینیە ئێرشەکە دیکە دەکەن ji بۆ سەر ئیرانی ji aliyê ئەمریکایە بە بحسب تصريح الرئيس ترامب بەپێی لێدوانەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەڵێ ئێمە چاوەڕێی ئەمە دەکەین بەڵام بە شێوازێک دەبێت کە کراوە نابی بەم شێوازە کراوەی کە لە ڕابردودا کرا نابێت بەڵام سنووردار دەبێت هێرشێ سنووردار دەبێت بۆ سەر ئێران بۆ سەرچاوەکانی توانای ئێران بۆ وزەی ئێران دەکرێت سەرچاوەکانی وزە لە ناوچەکەدا بە ئەماس بگیرێت بۆیە هێرشەکە بە شێوازێک دەبێت کە توانەکانی ئێران لە ڕووی ئابوووریەوە کەم بکرێتەوە توانەکانی ئێران لە ڕووی نەوتەوە کەم بکرێتەوە ئەم هێرشانێک کە ئەمریکا ئەنجامیدا دەبێتەوە ئێوەی ئێران لە ناوچەکە هەژموری کەم بێتەوە بۆیە ئێران بە شێوازێکی گەورە کاریگەر بەسەر دەبێت ئەگەر ئەمریکا هەر هێرشێک بکاتە سەر ئێران لە قۆناغی داهاتووداچی دەبێت بۆیە ئەگەر ئێران پیشەسازی بەرگری پیشەسازی نەوتی ئێران بە ئاماز بگرێت ئەمە دۆخەکە زۆر ئەستەم دەکات دۆخەکە زۆر قوڕ دەکات لە ناوچەکەدا تەنانەت ئەگەر گەروی هورمزش بکرێتەوە دۆخەکە لە داهاتوودا زۆر ئەستان دەبێت زۆر گەورە دەبێت بۆ داهاتووی ناوچەکە بۆیە داهاتووی قۆناغی ناوچەکە لە بەردەم ناڕوونیەکدا ئەمە چارەسەر نییە بەڕاستی باشە کاک ئەحمەد بۆچی ئەمریکا یابتنەیە خوداخستن ئەوەی گەرویە هورمز کاریگەری لەسەر هەموو جیهانێ دروستگیریە لەسەر ئوسترالیا ژی دروستگیریە لەسەر وڵاتێن ئەوڕۆپی دروستگیریە بۆچی هیچ وڵاتێک ناچیتە ژێربارێ vêyekê ku digel Trumpî bên geruya Hurmiz dûrpêç bikin yan geruya Hurmiz vekeneve yanî her welatek dema behez dike divêt bi zimanê aştî û diplomasî hewl bidin geru vête vekirin yanî ev hûkarane çine ku cîhan ew welatên ku garîgerî li ser heye naçine jêrbarê Trumpî yan Emerîkayê انا اعتقد شوف امريكا في عهد من ترامب پێم وایە لە سەردەمی ترامپ ئەمریکا ئەو ئەمریکایان نییە کە لە سەردەمی جۆرج بۆش و بایدندار هەم بەڕاستی زۆر جیاوازە لە سەردەمی دیموکراتەکان لە سەردەمی کۆماریەکاندا لە ڕابردودا زۆر جیاواز بوو لە سەردەمی ترامپ ئێستادا سەردەمی ترامپ زۆر جیاوازە کێشەیەکی دروست کردووە ئەمریکای گۆشەگیر کردووە ئەم سیاستی کە ترامپ پەیڕەوی دەکات لەگەڵ هاوپەیمانەکانی زۆر جیاوازە بۆیە وڵاتانی ڕۆژئاوا دەترسن لە ئەمریکا یاخود مەترسیەکیان هەیە لە ئەمریکادا بۆیە ترامپ هێرش دەکاتە سەر هەمووان هەڕەشە لەسەر هەمووان دەکات دەڵێت دورگەی گرینلاند وەردەگرم چەندین هەڕەشەی دیکە لە وڵاتان دەکات هەموو ئەمانە کە سیاسەتێکی پەیڕەو دەکات سیاسەتێک پەیڕەو دەکرێت ئێستادا وڵاتان ناتوان هاوپەیمانیتێک لەگەڵ ئەمریکا دروست بکەن هیچ باوەڕیشیان بە ئەمریکادا نەماوە بۆیە ئەم دۆخی کە لە ئێستادا هەیە زۆر جیاوازە لە ڕابردوودا وڵاتان باوەڕ
ناکەن هەروەها ئەمریکا لە ئێستادا فشار دەخاتە سەر وڵاتان فشار دەخاتە سەر سەردەم وڵاتان ئەگەر لە ئێستادا باسی ئەوەش بکەین ئێران لە دۆخەکەدا زۆر جیاوازە فشارێکی ئابووری زۆری لەسرە ئەم دۆخی کە لە ئێستادا هەیە دۆخێکی سەربازی نییە بەڵکو دۆخێکی ئابووریە ئێران بە تەواوەتی کاریگەر بووە بەسەر ئەو سیاسی کە ترامپ پەیڕەوی دەکات لە ئێستادا استراتیژیک هەیە لە ئارادا ئێران پاراوێز خراوە بۆیە لەگەڵ هەموو ئامانەدا ئەمە کێشەیەکە ترامپ ئەمە کێشەیەکە وا خود مەترسەکە دەیکات لە ئێستادا هەتا نەها استراتیژیەتە ئەمریکایە یا ترامپی دیار بووە ژوی شەڕی ینی بزان بن کو ئەمریکا چ دوێتن یان ترامپی چ دوێتن دەستپێکێ ترامپیت گوت کو مەبەستە منە سەرەکی ئەوەیە کو ئیران نەبتە خوددانە چەکی ئەتومی ئیران نەبتە خوددانە موشکên بالستیên دۆرە ئاوێش إنها فوكسا ترامبي وأمريكا همي لسر جرويا هرمزة دفيت جرويا هرمز وكن دور بيش دكم ددما كده بريا شر دست بكتن تشتك نبو بناوي جرويا هرمز أصايبو يعني روجانا هزاران كشتي هاتبونا چون كسي بحث ندكر شوف صار كلامك صحيح جدا سیرکەن قسەکەتان زۆر ڕاستە منیش لەگەڵ تۆ هاوڕەم بەڕاستی ئەم گۆڕانکاریانە ئەم دژبەریەکانە لەگەڵ یەکەی ترامپ بەلای قسە دەکات لەلایەکی قسەی دیکە دەکات ئامانجێکی دیاری کردووە بە دواتر ئامانجەکەی دەگۆڕی لە ئێستادا ئەم خۆناغبوونی هەیە ئەمە لە ئیسلام ئابادە ڕەنجی داوە ئەمریکا دیار نییە چی دەکات بۆیە ئێران فشارێکی زۆری لەسرە ئەم ئێرانیش ئێستا فشارەکانی زیاتر کردووە دۆخەکەی زیاتر فشاری کردووە دەیەوێت گەروی هورمز بۆ خۆی بەکار بێنێت هەرواتەنی داواکاری دیکەی هەیە لەم شەڕدا هەموو ئەمانە بۆچی ئەمە لە بەر ئەم شەڕە نەبوو پێش ئەم شەڕ ئەم داواکاریان نەبوو ئەمە سیاسەتە هەڵەکانی ترامپە بەڕاستی ئێرانی وا لێ کردو کە داواکاری زۆر زیاتری هەبێت دژبەریەکە هەبێت لەم دۆخەدا هەرچەندە ئەمریکا گۆڕانکاری لە داواکاریەکان کە ئێران لە بەرامبەردا داواکاریەکان دەگۆڕێت بۆیە هەموو ئەمانە لە ئێستادا دژبەریەکێکی زۆر گەورەیە باس لەوە دەکرێت کە فشار لەسەر ئێران بکەین لەلایەک بەڵام هێرشی نەکەینە سەر هەموو ئەمانە دژبەریەکن هەموو ئەمانە سیاسەتێکە کە ئەمریکا پەیڕەو دەکات دژبەریەکە ئێرانیش کەم نییە لە ناوچەکەدا ئێران چەندین درێژکراوەی هەیە لە عێراق و لە لوبنان و لە یەمەندا هەموو ئەمانە فاکتەری زۆر گرنگن بۆ ئەوەی کە ئەمریکا بیرلەوە بکاتەوە ئێرانیش کەم نییە ئێرانیش چەندین درێژکراوەی هەیە لە ناوچەکەدا لەگەڵ هەموو ئەمانە باشە کاک ئەحمەد هەنجی دەزانن كاك أحمد يتوحدون عكس العرب يعني هنجي دزانن كو زيادتر جبيست و چهار دمجميران درباز بون لسر شكسانينا دانوستاندن أمريكا و إيران لإسلام آباد لحتى نها نا إيران بن بيكاري لآگر بستيكي يعني إيرش كريا نا أمريكا جي إيرش كريا و نا إسرائيل جي إيرش كريا يعني خلق جهان چاوره دي که بزانن چرو دادن لگوری و خواندنا تا جبو آخفتن ترامپی جبو تهدید ترامپی جبو پست ترامپی حسنا که کو امریکا میل رکفتن یا هی هو انا وجهه نظري بەپێی لێکدانەوەکانی من ترامپ ڕێکەوتنی دەوێت ئێرانیش ڕێکەوتنی دەوێت ترامپ دەتوانم ئەوە بڵێم کە شکستی هێنا لەم شەڕەدا دەتوانرێت کە شکستی گەورەتریش بەدەست بێنێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا ترامپ شکست بهێنێت فشارێکی زۆری لەسەرە سەرڕای هەموو ئەمانە فشارە ئابوووریەکان لە ئێستادا فشارێکی ئابووری زۆر گەورەیە وەکو دەزانێت سەرۆک وەزیرانی ئوسترالیا باسی لەو قەیرانە کرد لە ئێستادا جیان هەیە باسی لەوە کرد کە مانجی داهاتوو ئەگەری هەیە کە بنزین لە ئۆتۆمۆبیلەکانمان نەکەن بەڕاستی ئەمە سەرڕای ئەوەی کە شەمەندەفەرەکان چەندین هۆکاری گواستنەوەی دیکە قەیرانیان بۆ دروست دەبێت کەمیان بۆ دروست دەبێت ئەمە تەنها باسەوە دەکات کە بنزین بۆ ئۆتۆمۆبیلەکانمان دەست ناکەوێت بۆیە هەموو ئەمانە قەیرانی زۆر گەورەیە برسێتیشی گەورە لە جیهاندا ڕوو دەدات تۆ لە ئێستادا باسی ئەوە دەکەی کە فشارێکی زۆر گەورە لە جیهاندا هەیە لە هیندستاندا دەتوانم ئەوە بڵێم کە برسێتیش زۆر گەورە ڕوو دەدات تەنها بە هۆکارێک ئەوەی کە ئەو قۆناغی لە ئێستادا هەیە ئەوە پەیوەستە بە تەواوی ژیانی هاوڵاتیانەوە بە تەواوی زیانەوە لە سەر ڕای زیاندا نەک تەنها ئەوەی کە نرخەکان بەرز دەبنەوە کە لە ئۆکرانیدا ڕوویدا لە شەر ئۆکران ڕوویدا کە
فلا وجود باس لەوە دەکرێت کە شت دەست ناکەوێت بۆ ئەوی بخورێت شت دەست ناکەوێت بۆ ئەوەی هاوڵاتیان شام بکەن بۆیە ئەگە ترامپ هەموو ئەم مەترسیان لەبەر چاو نەگرێت دۆخەکە زۆر گەورە دەبێت مەترسیەکان زۆر گەورە دەبێت بۆیە پێویستە نزیکترین کادا گەروی هورمز بکرێتەوە من باس لەوە دەکەم کە فشار ئابوووریەکان زۆر گەورەتر لە فشارە سەربازیەکان بەڕێز ئەحمەد یاسری بسپۆرێ ناکوکێن ناودەوڵەتیژە ئوسترالیا الباشێرە سنێر گەلمە وەگەلێکی سوپاس